فڕۆکە جەنگیەکان و تۆپخانەکانی تورکیا بردومانی ئەو شوێنانەیان کردووە کە بەدەست یەکینەکانی پاراستنی گەلەوە نەباکووری سووریا. ئەم بردومانانەی ئەمڕۆ یەکشەممە هاوکاتە لەگەڵ ئەو هەڵمەتە لەشکریەی تورکیا لە هەفتەی ڕابردووە دەستی پێکردووە لە ناو خاچی سووریادا. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ ڕاگەیانێک لەلایەن یەپەگەوە نەدراوە، بەڵام هێزەکانی هاوپەیمانن لەگەڵ یەپەگە دەڵێن شەڕوانانی کورد لەو ناوچانە نین کە تورکیا و هێزە هاوپەیمانەکانی کردویانەتە ئامانج. تورکیا کە لە خاچی وڵاتەکەیدا شەڕی دژی یاخیبوونی کوردەکە، سەرباز و تانک و کەرەستە و کەلوپەلی تری لەشکری ناردۆتە ناو سووریاوە وەک پشتیوانی بۆ سەرهەڵداوانی سووریایی کە هاوپەیمانی تورکیان و بۆ توانیوێتی دەست بەسەر شاری جەرابلسدا بگرێت. تورکیا دەڵێت ئەم هەڵمەتەی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیە و هەروەهاش بە ئامانجی ڕێگەگرتنە لە هێزە کوردیەکان تا ناوچەی زیاتر کۆنتڕۆڵ نەکەن. ڕێکخراوی سووریایی بۆ چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت فڕۆکە جەنگیەکانی تورکیا ئەمڕۆ یەکشەممە هێرشیان کردوێتە سەر باکووری شاری منبج و کە دەکەوێتە باشووری جەرابلس. پێشتر شاری منبج لەلایەن هێزە کوردیەکانی هاوپەیمان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتدا لە داعش ڕزگار کراو، ئەو ئۆپەراسیۆنەش بە یارمەتی هێرشی ئاسمانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو.